ڕکابەرەکانی ترامپ ڕۆژ بە ڕۆژ دەکشن و کۆمەڵگەی ئەمریکیشی لە بایدن پڕ کردووە لە ڕق. رۆن دەسانتسی حاکمی فلۆریدا کشانەوەی خۆی لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا ڕاگەیاند و پشتگیری خۆشی بۆ دۆناڵد ترامپ ئاشکرا کرد. ئەم کشانەوەی دەسانتس لە کاتێکدایە بڕیار بوو سبەینە سێشەممە لە نێو هامپشێری کە ویلایەتێکی ئەمریکایە بە مەبەستی دیاریکردنی کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ڕوبەڕووی ترامپ ببێتەوە. هەرچەندە لە ڕابردوودا هەموو ئەگەرەکان بۆ ئەوە دەچوون کە دەسانتسی کاندیدی سەرەکی کۆماریەکان بێت، بەڵام لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا ڕۆژی یەکشەممە ڕایگەیاند کە هیچ بەرنامەیەکی ڕوونی بۆ سەرکەوتن پێنیە و هەر لەبەر ئەمەش لە خۆ کاندیدکردن دەکشێتەوە. لەلایەن خۆیەوە نیکی هێڵی تاکارکابەری کۆماریەکان بەرامبەر ترامپ ڕایگەیاند تەنها ئەو دەتوانێت بەسەر جۆ بایدەنی سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکادا سەر بکەوێت. وا بڕیارە سبەینە سێشەممە 23/1/2024 هێڵی و ترامپ لە نێو هامشێری ئەمریکا بۆ جاری دووەم لەسەر ئاستی ویلایەتەکان بە مەبەستی دیاریکردنی کاندیدی کۆماریەکان ڕوبەڕووی یەک ببنەوە. ئەمە لە کاتێکدایە ترامپ زۆر دەمەکە بانگەشەکانی بەرامبەر بایدن دەست پێ کردووە. بۆ ئەم مەبەستەش تیمی ترامپ لە زۆربەی ویلایەتەکان دیدار و کۆبوونەوەی جەماوەری بۆ ترامپ ڕێک دەخات. کوتارەی سەرەکی ترامپ بەرامبەر بایدن دۆخی جیهانیە. ئەو دەڵێت بایدن پیاوی جەنگەکانە و ئەمریکای بەدەست چەندین جەنگی ناپێویستی دەرەکیەوە خەریک کردووە. ئەو دەڵێت لە چەندین لاوە ئەمریکای تووشی شەڕ کردووە. ئەگەر بایدن بکرێتەوە بەسەرۆک دوور نییە ئەمریکا تووشی جەنگێکی جیهانی بکات. ئەم گوتارانەی ترامپیش کاریگەریەکی زۆری لەسەر کۆمەڵگەی ئەمریکی و دیدگای خەڵکەکەی دانەوە. ترامپ دەڵێت ئەگەر ببنەوە بەسەرۆک لە ماوەی 48 کاتژمێردا جەنگی رووسیا ئۆکرانیا کۆتایی پێدەهێنم. نایڵم چیتر تێچووی جەنگە دەرەکیەکان لەسەر داهاتی ئەمریکیەکان بێت. وا بڕیارە مانگی 11 ئەمساڵ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە بچێت و کابینەکەی بایدەنیش کۆمەڵێک ئاڵنگاری سەختی دەرەکی و ناوخۆیی لە پێشە.